حمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا، درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر جانی پاچی پێشەوامان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. پێشەشی خۆشحاڵم کە ئەمڕۆ لە ئەنسوتی ژیار بە خزمەت ئەو برا بەڕێز و خوشکە بەڕێزانە دەگەم بۆی لە بابەتێکی زۆر گرنگ قسە لێوە بکەین. طبعاً ئەو بابەتەی کە ئەو برا بەڕێزانە بۆ منیان دیاری کردووە ئادابی لێخوڕینی سیارەیە لە مەنزوری شەرعدا. ئەو بابەتە زۆر گرینگە، چکە ئەو بابەتە پەیوەستە بە ڕوح و ماڵی خەڵک، ڕوح و ماڵی خەڵک و ڕوح و ماڵی خەڵک پارێزراوە لە شریعەتدا، چکە پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام إن دماءكم وأموالكم حرام عليكم، هەمومان ماڵ و گیانمان حرامە لەسەر یەکتری ئیلا بە حەقی خۆی نەبی. جا بۆیە پێم خۆش بوو لە ڕوانگەی شەرعەوە لەو بابەتەوە تۆزێ قسەی لێ بکەین. یەکەمین شت پێشەوەی دەست پێ بکەین دەبێ ئێمە بزانین خی گەورە ناز و نعمەتی خۆی زۆر بە ئێمە بەخشیوە. وإن تعدوا نعمة الله لا تحصوها. بەڕاستی خی گەورە ناز و نعمەتێکی بێژماری بەسەر ئێمە داڕشتووە. یەکێک لەو نعمەتانە کە خی گەورە بە ئێمەی بەخشیوە ئەو وەسائلی نەقلەیە، ئەو وەسائلی هاتوچۆیە و بە تایبەت سیارە کە بەڕاستی نعمەتێکی زۆر گەورەیە. خی گەورە لە قورئاندا باسی ئەو نعمەتە دەکا و دەفەرمی والخيل والبغال والحمير لتركبوها وزينة ويخلق ما لا تعلمون. خی گەورە دەفەرمی خی گەورە کۆمەڵێک نعمەتی بە ئێوە بەخشیوە وەکو ئەسپ و وەکو بیغال و یعنی کە باری لەسەر بار دەکرێ، وەکو جێ درێژیش لیتەرکەبووها بۆ ئەوی سواری بن، مەسافەی دوور و درێژی پێ کورتکەنەوە، وەزینە هەندە زارن بۆ جوانیش ڕادەگیرێ، ويخلق ما لا تعلمون. لەگەڵ ئەوەش خی گەورە شتانێک دروست دەکا بۆ ئەو وەسائلی نەقلە کە ئێوە ئێستا نایزان و فعلا ئەوڕۆکە خی گەورە بزانە ئەو ناز و نعمەتەی بە ئێمە بەخشیوە دەتوو بە ماسافەیەکی کورد بەبێ ئەوەیە هیچ ئەزیەت و ئازارێک بخۆی ئەگەیتە جێمە بەست. حتا زارێکی گوتم وەڵڵاهی خۆ فێرعەون دەیگوت خوامە، بەڵام سیارێکی وەچی منی نەبووە، دەگوت من خوامە و ئەوزە سیارێکی وەچی منی نەبووە. بزانە خوا چەند نعمەتێکی بە ئێمە بەخشیوە ئەو سیارانە هەموو وەسائلی ڕاحەتی تێدایە. بەڵام لەگەڵ ئەوەش بەداخەوە ئەو حاڵەتی ئێستا کە هەیتمان لێمان بوویتە مەرگەسات، لێمان ئەو نعمەتەمان لێ بوویتە بەڵا، ئەو نعمەتەمان لێ بوویتە تاڵی ژیان، بە سەدەها کەس دەمری، بە سەدەها کەس سەقەت دەبی، بە سەدا منداڵ یەتیم دەبن، هەمووی بەسەبەب ئەوەیە کە بەڕاستی ئێمە پامبەد نەبوون بە گوێرە شەرع و قانون بەو لێخوڕینەی کە لەسەرمان واجبە. جا بۆی بە پێویستمان زانیکەوە لە بابەت شەرعەوە ئێمە بزانین چەند ئادابێکەیە کە باسی ئەوەی بکەین چۆن سیارەی لێ دەخوڕین. تەبەک ئەگەمەمە دوور و درێژی ئەو مەوزوعە باس بکەین زۆری دەوێت. کەم جارێکی تر لە ڕادیۆ ڕۆناچی لە سنتەری ڕۆناچی لەوێندەر لە بۆ سایق تەکسیەکان باسی ئادابی لێخوڕینی تەکسیم کردووە، چونکە ئەو شۆفەرێک کە سیارێکی هەیە هەر بەخۆی نییە، یەکەمیش شوفێر و خێزانەکە و ماڵ و منداڵی، شوفێر و جیرانەکانی، شوفێر و زادا، شوفێر و ئەو نەفەرانی کە لەگەڵی سوار دەبنیان، ئەو سیارانی کە لەگەڵ زادەینە، شوفێر و برای هاتوچۆ چۆن مامەڵەی لەگەر دەکەن، چۆن لەگەری دەزوڵێتەوە. ئەوانە هەموو بابەتێکن لە خۆی هەردەگری و زۆری دەوێت. بەڵام بە کورتی و بە پوختی من دە ئادابی لێخوڕینی سیارەی لە شەرعدا بۆم ئامادە کردوون، پێم خۆشە لەو دەرفەتە کورتەی کە بە من درا بۆتان باسکەم. یەکەمین شت، یەکەمین خاڵ، ئەو کەسێک کە سیارەی نەزانی باشوە حرامە سیارەی باشوە. ئەوە قەتعیە، ئەوە چونکە تو دەچیتە ناو ڕوح و گیانی خەڵک، ناکرێت تو شتێک کە نەزانی کە بەڕاستی بێی خۆ لێ بکەیتە زانا و لێی خوڕی. بۆی خی گەورە ئەفەرمی وەلا تەقف ما لەیسە لەکە به علم. تۆ شتێک مەکە کە علمت پێ نییە، بەڕاستی تۆ کە شۆفێرنی لۆ دەست لە سوکانی دەدەی کە تۆ ئیزازەی لێخوڕینت نییە، بۆت نییە شەرعەن بچی سیارە لۆخڕی. کەواتە ئادابی یەکەم ئەوەیە کە بەڕاستی ئەو کەسەی کەوا ئیجازەی نەبی شەرعەن حرامە بچی سیارە لێخوڕیتن. خاڵی دووەم ئەبێ پێش ئەوەی سیارەکە لێخوڕی دەبی ئەو سیارەت بێ عەیبی. هەر کاتێک کێشەیەکی تێدا بوو ئەو سیارە ئەوە معەڕەزە ماڵ و گیانی خەڵک لە خەتەردایە، دەبێ ئەو سیارەی کە دەی هاژۆی هیچ عەیبی نەبی. بۆیە خی گەورە لە
پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە فرمودەیەکدا دەفەرمی إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خوای گەورە پێی خۆشە ئەگەر کەسێکتان ئیشێکی دەکا با ئیشەکەی مەزبوط بی. ئیش خوای گەورە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئیشی نیوسڕەی ناوێ، ئیشی بێسەر و بەری ناوێ. إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. إيش جوان بي يقل كار جوانا كان أوي كسيارة قد مزبوط ببرا تمشي تايب بك تمشي بقلاي تكاني بك تمشي حموي بك بزانة تسيتي دايا توك دسيته أو زاد وبعدانا هر خلطك هر حليك لو سيارة تيدابي براسي دبيت ماي أوي كالروح ومالي خلشي لخطر دابي خالشي تريج لا آدابي لخورني ساري أويا كدبي أو بجديني أمان ببستي كبيدين حزام الأمان براستي أو زور جرينجا لبرتي توك هيز النبي باراستني روحي خوتا أجر هيز النبي باراستني روحي خوتا خوي جورز دفرمي ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما. خوتان بكوش مدن خوتان بهلاك مدن تو كدروي لا دسي سليماني دسي دهوك لسطو بيس دروي براستي معرضي الفزائي استافن منه معرضي فزائي تائب تقي تو تسدد قرين تو لو فوتاني او حزام الامانه قرين تو براسي او بجبيني امانه كدي بستي زور كز لحوادثي قوره قرايتوا زابوي براسي شرعا بيوست ايما أو حزامي أمانة ببستين بوي خواهي قورا الرولة بني إسرائيل كان دكاد فرمي من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض كأنما قتل الناس جميعا. دفرمي لبيناوي أودا نسيما لسا بني إسرائيل هر كسيشيان يك نفس بكجي يا فسادك دروز بكا لسا سبي كأنما قتل الناس جميعا. تو يكسي بسيارك بيكوجي أو أتو يك بشريته أتهمو كشتوا كأنما قتل الناس جميعا ومن أحياها لقل أوج كأنما أحيا الناس جميعا. كسيش نفسي قتار بكي لبلايك لمصيبتك لفوتانك كأنما تهمو كوي زويد قتار كله كواتا شرعا حرام أو كسيكا بجديني أمان نبستي بكيف خوي بكوتناو أو بازارو أو زادانا لؤوي ليه خوريتن خالتي كأبي أو سيارة زور بورياي ليه بخوري لبر أوي وتمان جانو مالي خلق بارزرا وشرعا نابئتو أو جانو مالي خلق بشتيشي كم بزاني اخوانا خواسة أدنى غلط لتو لمن دالشي ددي لا عفرتك ددي لا كسيك ددي دعمك دكي زرق بمالي خلشي دقيني دي كواتا دبي زور بورياي ليه بخوري وبتايبتي أو كوريايكت أو باللي خوري لتحديد سرعة ده لزاني إحصائيكي لو كاك عميد قادر مهر قرتبو إحصائي كجراني عددي أو كساني كبساري دمرين سناوي لنا تيروري سبي براسي أو كساني كبدستي تيرور دا كجرين أواني كبدستي ترياق دا كجرين أواني كبا شر آشاوة دا كجرين هر هموي مقابلي أواني كبسياري دمرين هموي مقابلي أواني كبسياري دمرين أعداديان قيشت هزاران يعني زور عدد شي زور خلق بدعم ساري بورقراني ساري براسي أفوتين أمش هموي أويا كبراسي أو كابرا بامن نابي شرعا كالسريتي لسرخو بروا بآرامي بهواشي بروا خالشي تر جرينج أويا كأورينو ما يعني هاتو سوي كراوا كاكا لير الشيز برو كاكا ليرة سطو بيزبرو كاكا ليرة بيتسي سورانوية كاكا ليرة وريابة آقا داربة همو علامات كان مرور كبيجوي إجازة وقري امتحان من بيدا كان براستي دا بابن بيانو بو علماء معاصرين لين برسينا اگر كسيك لشوينك درويج نسرابو السط كابرا لسط وبنزاه هاجوش مرد دا فرمي خوينكي ضايع بو خوينكي ضايع بو يعني منتحرة أو كسي كبسرعتك باجوة لنظام مرور ده لنظام هامشو ده أو سرعة ممنوع بي أو كابراي خوي انتحار كردوه وكسيش خوي انتحار بك قاتل النفس قورة ترين زريمية كالروج قيامتي خوا حسابي لقلدك أو ريابا
يعني ئەوە زۆر بە دیقەت باس کراوە لە فقهی ئیسلامیدا و علەمای معاصرین بڕۆ لێدەن لە ئەنتەرنێت هەموو علەمای معاصرین یەک دەنگن لەگەر ئەوەی کە ئەو کەسەی لە سرعەتێک کە لە بۆی مەسموح نەبێ باش وە دەعم بکاو یان وەرگەڕێتن ئەوە قاتلی نەفسی خۆیتی. بۆیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لفرمودەیەکدا دەفەرمێ من ركب البحر بعد ارتجاجه فقد برئت منه الذمة. دەفەرمێ کەسێک سواری بەلەمەچی بوو بەڵام شەپۆڵەکە وەزعی تەواو نەبوو، دەفەرمی جێی نەدای ڕۆیشت ئەگەر مرد ئەوە تازە بەزایع چوو بەخۆی قاتلی نەفسی خۆیتی. سبحان الله ئەوە قیاسیان لەسەر کردو عولەما. هەر کاتێک تۆ سیارە لێ دەخوڕی مرور دەزانی کاکە ئەو مەسافەی چەند لە بۆ تو پێویستە بڕۆی و چەند تحمل دەکە ئەو ڕێ چەند سرعەتی تحمل دەکە. هەموو ڕێک تحملی سرعەتی زۆرێ نییە کە لە بۆت ئامادە کرابوو کە 100 ئاخیر دەرەزێتی کە 130 تا ژوش بە خۆت وەرگەڕای مردی بە خۆت قاتلی نەفسی خۆتی. کەواتە پابەندبوون بە ڕێنماییەکانی مرور شەرعە. خوشکانی بەڕێزم برایانی عەزیزم بە هەموو خەڵک بزانێ پابەندبوون بە هێماکانی مرور بە علامەتەکانی هاتوچۆ ئەوانە شەرعەن ئێمە ملزەمین کەوە ئیلتیزامی پێوە بکەین. مخالەفەکردنی وانە مخالەفەکردنی شەرعە و نەزانی کابرا ئەگەر گوناحێک دەکا ئەوە مخالەفەی شەرعی کردووە نەخێر ئەوە زۆرێکە لە گوناح لەبەرەوەی کە بەڕاستی تۆ دەبێت سەبەبی ئەوەی هەم خۆشت بفەوتێنی هەم ماڵ و منداڵت هەم کەس و ئاڵی خەڵکیش تێک بدەیت. خاڵێکی ترکە باسی بکەین لە ئادابەکانی هاژوشتنی سیارە ئەوەیە کە دەبی مەشغوڵ نەبی نە بە مۆبایل نە بە تەزیل نە بە منداڵ. ئەو سێ ملاحەزەم کردووە خەڵک زۆر پێ مەشغوڵ دەبی. ئێستا ئیحسایەی ئێستا ئەکبەر عەدەدی زۆری ژمارەی ئەوانەی کە دەعم دەکەن کە وەردەگەڕێن مۆبایلە 160 هەموو وەرگەڕەکان کە وەردەگەڕێن 160 ئەو سایەقانی کە وەردەگەڕێن 160 ئەوانەی دەعم دەکەن حەوادیس دروست دەکەن مۆبایلە. نەک ئەوە دەزانی کارە ساتچیە دیتیتم کابرا نامەی دەنووسی لە ناو سیارە ئەو کارە ساتەی یعنی تەبعاً خۆ پێم خۆشە بزانن ئەو کەسێک کە مۆبایلی بەکاردێنی لە ناو سیارەی 135 تەرکیزی دەڕوا علمیە 135 تەرکیزی دەڕوا بزانە چەند خەتەرە. ئەتو ئەو وەختی خوا نەخواستە ئەگەر ژنت بی مشکلێکیشی هەبی خوا نەخواستە کابرایەک بی مشکلێکی هەبی لە وەختەی تەلەفۆن تەرکیزە هەموو دەڕوا. زۆر خەتەرە ئازیزانم. بەکارهێنانی مۆبایل لە ناو سیارەدا ئەمە کارەساتە. ینی 160 حەوادیسەکانی کە مرور ئیحساییان کردە سبحان الله 160 بەکارهێنانی مرورە و هەروە مەشغوڵ بوون بە سیدی و بە تەزید یا مەشغوڵ بوون بە منداڵ. دەزانی چەند خەتەرە کابرا ئەتوو منداڵ لەسەر کۆشی خۆدانایە سیارەی داژۆی یا منداڵەکە لە تەنیشتە هەر کوڕە دانیشە کوڕە ئەوەی مەکە ئەوە زۆر خەتەرە ئازیزانم. بەڕاستی ئەوە دەبێت زۆر وریای خۆمان بین کاتێکە خی گەورە ئەو نیعمەتەی بەمە بەخشیە و بەو خۆشیی لێ دەخوڕین دەبێت هیچ مەشغوڵ نەبی نە بە مۆبایلی نە بە تەزیلی نە بە منداڵەکان. خاڵێکی تریش کە پێم خۆشە باسی کەین ئەویش ئەوەیە دەبی شەرعەن حرامە ئەگەر سیارەی لێ بخوری خەوت دەهات. زۆر وریابە چکە خەو سوڵتانێکی ئەوەیە قەیمە زۆر يعني خەوی وەکی هیچ شتێکی نییە بەڕاستی کە هاتە سەر مێشکت ئەتو يعني تەرکیزیش نامینێ. شەرعەن حرامە کەسێک سیارەی لێ بخوری ئەو وەختی خەو خوتکەوی باتۆ چکە لە حەزاتە چاوت کردیتەوە دیتی ئەتو وەرگەڕای. لە بۆیە بەڕاستی دەبێ ئێمە وریابین کەسێک کە خەوی دەهات کە نوعاز دەیگرت ئەین خەوی دەڕۆی دەهاتەوە بەڕاستی دەبێ ئەو کەسە سیارەکەی ڕاگرێ با نیو سەعات بنوویتن زۆر لەوە سەلامەتترە نەک بە مردێتی بیبەنە قەبرستانێ و عالەمیش تووشی فەوتان و ماڵوێران کردن بکاتن. زابۆیە دەبێت زۆر ئێمە ئاگدار بین کەسێک کە خەوی دەهات حرامە سیارەی لێ بخوڕێت چکە ئەو وەختی تەرکیز نامینێ ئەو وەختی بەڕاستی تۆ ناتوانی باش تۆ ناتوانی بەڕاستی تەرکیزت هەبی چکە خەو يعني سبحان الله خەریتەی مشکت تێک دەدا خەریتەی مشکت بەجارێکی تێک دەدا. زابۆیە دەبێ ئێمە وریابین کاتێک کە خەومان هات نابی بە هیچ زۆرێک سیارەی باژۆن. سبحان الله هەندێک کەس فێڵ لە خۆ دەکەن دەڵێ دەی بنیشتەشی لە خۆم بەخۆی خەو بە بنیشتی ناڕوە
یان دەی با گۆرانیەکی لێدەم با بە خەو ناڕوە بە گۆرانی بە بنیش خواردن بە کێک خواردن ئەوە ناڕوە وریابن ئللا دەبێ ڕاگری یان دەمو چاوت بشوی بڕک ئیسحات بکەی ئینجا لێ بخۆڕێ ئەگەر نا بڕۆ چارێکەک بن و گەلک باشترە لەوەی نەوەک لەو ناخۆشیە و لەو ناڕەحەتی تووشی بەڵاو ناڕەحەتێکی بی مدەکەمان کەم ماوە یەک دوو ئادابی تر باز دەکەیت کۆتایی پێدەین یەکێکی تر لە ئادابەکانی ئەوەیە کە بەڕاستی ئەو کەسێک کە سیارێ لێ دەخۆرێ ناوی بە فیز و تەکە بڕۆ لێ بخورێت کۆ نیعمەتی خوایە نیعمەتی خوا بە تەواضع معاملەی لەگە دەکرێت ڕاستە ئەتو خوا ئەو نیعمەتەی پێبەخشی سیارەی داژۆی بەڵام خەڵکی کەش خۆ ئەوانش بەشەرن کە ئەوان ئینسانن نابێت و کەیفت بەخۆبی بە تەکەبر و بە فیزەوە ئەوە بزانی بەخۆت هەموو کەسی لە دنیای وەزا ئەو زادە و بادانە بەس بۆ تو دروست کرا زە هەندێکە سوبحانەڵڵا کە لە زادەی دەڕوا و دەزانی دائیرەی مرور ئەوە بەس ئەو زادێ بەس دەبەوەی دروست کردەوە کەسی کە بەشەر نییە کە پێدابێ بەڕاستی ئەو تەکەبڕیە خۆی لە خۆدا بەڵایەکی گەورەیە ئینسان دەبێت زۆر ئاگای لە خۆبی تعامل لەگە نیعمەتی خۆی بە تەواضع دەکرێت چەند ئینسان لێخوڕینەکەی بە تەواضعانەبی ئەوەندە زیاتر خی گەورە مۆفەقی دەکا خاڵێکی تر کە پێم خۆشە باسی بکەین لەو خاڵێت بزانە خی گەورە دەفەرمی وەلا تەمشی فی الأرض مەرەحا نەکەی لە زەوی بە تەکەبر بڕۆی چکە ئینسان عادەتەن شتی نوێ لەبەرکە بڕک هەوایەکی دەکەوتە کەپووی بەهلو بە خۆشی کراشی پەڕۆ کرا ئەوە ینی پێراوە لەبەر دەکەیەوە نییە یخۆ پێراوی لەبەر ناکەین لەبەری دەکەین دەبەخوای پێراوی پەڕۆم لەبەر کرد هەوایەکەم کە تەکەپوی گوتم بازووی دایکەنم ئەوە کراشی پەڕۆیە هەوای تێدا لێ ئەدی سیارەکی لاکزز باشۆم دەبی چم بەسەر بێ زابڕاستی ئینسان دەبی ئاگایی لە خۆ بێ کاتێک کە خوا نیعمەتێکی پێبەخشی سیارەکی باشی پێبەخشی دەبی لەو پەڕی تەواضع ئەوە ئەو سیارە لێ بخوری ئاخر دوو خاڵیت کات کۆتایی پێدەینم ئەویش ئەوەیە نابێت لە کاتی لێخوڕینی سیارە خەڵک بترسێنی دەزانی هەندێک گەنج و شەبابمانەیە بەڕاستی دەشتێن تۆ سەر خەڵقی بزانت تهدیدی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمیتن دەفەرمی من ئەشار إلى أخيه بحديدة فإن الملائكة تلعنه دەفەرمی هەر کەسێک بە ئاسنێک يعني کەسێک بترسێنی دەفەرمی مەلائکەتی خوا لعنە لەو کەسە دەکەن لێکاکە ئەوەش ئاسناوی لێ هاژی خۆمە قەوانیە کۆ تۆ کە بەدەستێنیەوە سەریەکەی بیسترسێنی دەشتێنیەوە کە سیارەکی بیترسێنی بەڕاستی ئەوە مەلائکەتی خوا لعنەتە لێ دەکەن زۆر وریابن ئینسان کە سیارەی لێ دەخوڕی نابێت کەس تووشی ترس و بیم بکە ئاخر خاڵ کە باسی بکەم ئەوش ئەوەیە کە دەبێ بەڕاستی لە کاتی لێخوڕیندا سەلام لە خەڵکی بکەیت ئەوها جوانە ئەوها ئەدەبە هەم نیشانی شکرانەی تۆیە لەو ناز و نعمەتەی هەم نیشانی تەواضعشتا هەم نیشانی پیاوەتی و چاکەشتا چکە هەر لە شەرعەن داوایە دەفەرمێ الراکب یسلم على الماشی ئەو کەسەی کەوا سواری عشتر بووە سواری وراغێک بۆ سواری سیارێک بۆ سواری هەشتێک بووە ئەو سەلام لەو کەسانە دەکا کە بە پێیان دەڕۆن جا ئەوە چەند ئادابێک بوو ئەگەر نابڕاستی مەوزوعەکە زۆر هەردەگری بەڵام دەبی بەشی ئەو برای بەڕێزەی کاکەی مرور بدەم ئەویش بێ ئەسپی خۆی تاودا و لێرە چەند شتێکی بابەتێکی خۆش بۆمان باز بکاتن خی گەورە هەموو لایەک موفق بکە هیوادارم ئینشاءڵڵا بەو ئادابانە پابەند بین بۆ ئەوەی ئەو نیعمەتەمان لێ نەبێتە نقبەت خی گەورە هەموو لایەک سەرفراز بکە السلام عليكم ورحمة الله وبركاته